دوێنێ ڕۆژی جیهانی جینۆساید بوو برارە سبینێ لە شاری سلێمانی کۆنفرانسێک بڕێوتە سەبارەت بە جینۆساید و ڕۆڵی لە ئەدەب و هونەردا یاخود تا چەندێک ئەدەب و هونەر ڕۆڵیان هەبوو لە گەیاندنی پرسی جینۆساید بە جیهاندا تایبەتی گەلی کورد و هەموو ئەو کۆمەڵکوژ و ئەو ڕووداوە مێژوو گرنگانی کە بەسەر کورد و کوردستاندا لە هەر پارچەیەکی کوردستاندا هاتبێت تا چەندێک کوردستان توانیوێتی لە ڕێگەی هونەر و ئەدەبەوە ئەم جینۆسایدا بە جیهان بکێنێت یاخود ئەم قەزیانە بە جینۆساید بناسێنێت بۆ بەسەر دەچینە لای زۆر بەڕێز مامۆستا دەلی جەمال سەرپرشتیاری گشتی کۆنفرانسەکەی ڕێزە ناستەخۆر سەر لەگەڵمان ئامادە مامۆستا سڵاو لێ بێت بەیانیت باش سڵاو بۆ ئێوە و بەیانی ئێوە و بینەرانیش باش بەخێراتی زۆر سپاس مامۆستاگەن زۆر بەخێر بێ مامۆستا ناونیشانی کۆنفرانسەکەتان کۆنفرانسێکی زانستیە لەسەر پرسی جینۆساید و ڕۆڵی لە ئەدەب و هونەردا ئەمەوێت بەڕێزت سەرەتا خۆت ئاماژەیەک بەم کۆنفرانسەکەی بۆ چینەوە لێناوە کۆنفرانسێکی زانستی دیارە بۆ خۆتان ئەزانن گەلی کورد گەلێکی بەشمەی منەتە و بەشێکی زۆری تاریخی ئەم میلەتە پڕێتی لە جینۆساید و تاوان و قڕکردن هەر لە جینۆسایدی هەڵەبجە کیمیابارانی هەڵەبجە گەرمیان بەرزانیەکان فەیلیەکان ئەم کۆتایی ئێزیدیەکان ئەمانە هەمووی جینۆسایدن بە هەوڵی تاکە کەسی بە هەوڵی ڕێکخراو بە هەوڵی گروپ بە هەوڵی هەر شتێکی لاوەنیت هەوڵی زۆر دراوە بۆی بتوانین جینۆساید لە جیهاندا ئەم جینۆسایدانە بە جیهان بناسرێت و لە مەحفەلی نێودەوڵەتیە بەڕاستی تۆمار بکرێن بەڵام وەک پێویست ئێمە ئەزانی نەمانتوانی وەکە ئەم جینۆسایدانە هەم بە جیهان بناسێنین هەمیش بتوانین بۆ مێژووی نەوەی ئەم میلەتە تۆماری بکەین ئەرکی وەزارەتی ڕۆشنبیری و لاوانە کە گرنگی بە بوارە ئەدەبی و هونەریەکانی بات وەکەم تا زۆر لێرە لەوێ هەوڵ دراوە بەشێکی زۆری ڕۆشنبیران نخبە و ئەدیبانی ئەم وڵاتە کاریان کردووە لەوانە مامۆستا شێرکۆ بێکەس کە بە لە زمانی ئەدەبەوە وێنەیەکی گەورەی جینۆسایدەکانی گەلی کوردی تۆمار کردووە لە ناو دەق و تێکستە شعریەکانیدا لە ڕۆمانەکانی بۆ نمونە بەختیار عەلیدا لە فلیمەکانی ئەوی دیکەدا لە شانۆگەری ئەوی دیکەدا لە چیرۆک لە هەموو ئەمانەیە کاری لەسەر کراوە واتە ئەمانە هەوڵی تاکە کەسی بوون بەڵام ئێمە پێویستمان زانی کۆنفرانسێک بۆ ئەوە بکەین کە هەموو ئەو قەڵەمە بە برشتانە هەموو ئەو پسپۆڕ و شارەزا و توێژەرانەی ئەم وڵاتەی ئێمە کە قسەیان هەیە کە یانەوێ خوێندنەوەیەکی جددی بکەن بۆ هەموو ئەو تێکست و بەرهەمە ئەدەبی هونەریانەی کە لە بۆ جینۆساید نووسراون بۆیە ئێمە وەک وەزارەتی ڕۆشنبیری و لاوان بە ڕاوێژ لەگەڵ کۆمەڵێک دڵسۆزی ئەم وڵاتە ئەم بیرۆکەیەمان هەبوو ئەم پرۆژەیەمان هەبوو بە خۆشحاڵیەوە بە پشتیوانی جەنابی وەزیر کاک حەمەد سەعید ئێمە توانیمان ئەمڕۆ بگەینە ئەو ئامانجەی کە هەمان بوو بۆیە ئێمە ماوەیەکی زۆرە کە ئەم کۆنفرانسەمان بەدەستەوە بوو ئەلانمان کرد داوامان کرد لە توێژەران لە نووسەران و ئەدیبان و هونەرمەندان ئەوەی بابەت و توێژینەوەی هەیە بتوانێت بۆمان بنێرێت بۆ ئەوەی ئێمە بتوانین لە چوارچەوەی ئەم کۆنفرانسەیە پێشکەشیان کەین بە خۆشحاڵیەوە بەشێکی زۆری هونەرمەندان ئەگەر بابەتیشی ئەدیبان ئەگەر بابەتیشی نەبوو بێت توێژینەوەی نەبوو بێت بە ڕاوێژ بە گفتوگۆ هاوکار و هەماهەنگمان بووە بۆیە توێژینەوەیەکی باش لە چوارچەوەی زانستیە پێشکەشمان کرا و ئێمە دوجار ئەم توێژیناوانەمان بە نووسراوێکی فەرمی ئاراستەی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی کرد و بە خۆشحاڵیەوە هەم وەزارەتی خوێندنی باڵا و هەمیش سەرۆکایەتی زانکۆ و زانکۆی سلێمانی هەڵسەنگانیان بۆ توێژینەوەکان کرد ئەوانیش بە ڕێکاری پسپۆڕی و شارەزایی بە خۆشحاڵیەوە سوپاسیانەکەین و سوپاسی هەموو ئەو نووسەر و ڕۆشنبیر و ئەدیبانەکەین کە هاوکارمان بوون بۆ ئەوەی ئەمڕۆ بگەینە ئەوە ئینشەڵا سبەینێش کاتژمێر 10 ئێمە کۆنفرانسمان دەست پێ دەکەین. باش مامۆستا هەڵبەتە کاتێک کە کۆنفرانسێک دەبەسترێت
و ئەو کەسانی کە پەیوەندیدارن بۆ بابەتی کە کۆنفرانسەکەی لەسەر بەڕێوە دەچێت توێژینەوەی جۆرا و جۆر دەنێرێت بە شێوەیەکی گشتی ئەو بنەمایانە یاخود ئەو مەرجانی کە دەستنیشان کرابوو بۆ ئەو توێژینەوانی کە لەم کۆنفرانسەدا بەشداریان پێ بکرێت بە دیاریکراوی خۆی لە کام بابەتا دەبینێتەوە ئایا هەر توێژنەوەی کە لە چوارچێوەی هونەردا بێت و کاریگەری هونەر لەسەر جینۆساید یا خوناسانی جینۆساید کاریگەری هەبوو بێت دەکرێت بڵێ لەم کۆنفرانسەدا توانی و یانە بوونیان هەبێ؟ سوپاس دیارە بۆ خۆتان نەزانن کۆنفرانسات و دیدار و دیبێتی کراون لەسەر جینۆساید لە ڕووی مێژوویەوە یا لە ڕووی یاساییەوە یا لە ڕووی دیوەکانی ترە کەمتر جینۆساید قسەی لێکراوە لە ڕووی ئەدەب و هونەرەوە ڕاستە بۆیە ئێمە ئەمەمان هەڵبژارد هەنگاوی یەکەممان ئەوە بوو کە ئەم کارە بکەین ئەو بابەتانەی کە پێشکەش کراون بە کۆنفرانس حتمما هەم خەڵکی شارەزان ئەوە سبەینەی شەڵات دەیبینن ینی هەمان پسپۆڕیان لە بوارێک لە بوارەکان خەڵکێک بوون کە ئەزمونێکی باشیان هەیە ئێمە دوو بنەمایە هەم ئەدەبە هەم هونەرە لەناو ئەدەبا ژانەر هەیە ڕۆمانە چیرۆکە شعرە لەناو هونەرەکەشا بامان شێ و موزیکە شێوەکاریە شانۆیە فیلمە ئێمە بەشێکی زۆر ینی وردیش بووەتەوە یان ئێمە توێژینەوەمان هەیە تەنا توێژینەوەکە لەسەر ڕۆمانە ڕۆمان و ڕنگانەوەی جینۆساید لە ناو ڕۆمانی کوردیا یا جینۆساید و ڕنگانەوەی لە ناو دەقی شعری بوون بە نمونە شعر هێنراوەتەوە یا ڕۆمان و یا جینۆساید و ڕنگانەوەی لە فیلمە یا لە کللتورە ئەمانە هەمووی بابەتگەلی جیاوازن ینی هەمە ڕەنگن ئەوە نیە تەنها بۆ شعر بێ یا بۆ بەشێ ژانەرێکی تەنهای ناو هونەر بێت بەڵکو گشتگیرن و خۆشببختانە ئەوەشە لە تەواوی هەرێمی کوردستان بۆ نمونە بابەتمان بۆ هاتووەتەوە توێژینەوە پێشکەش کراوە و بۆ سبەینێش بە هەمان شێوە چونکە ئەگەر سیرکەی جوغرافیای جینۆسایدی ئێمە کۆنیە لە شوێنێکە بە جوگرافیای هەرێمی کوردستان بە جوگرافیای کوردستاندا بڵاو بووەتەوە وەکوتم ئێمە جینۆسایدی کوردانی فەیلیمان هەیە کوردانی ئێزیدیمان هەیە بارزانیەکان هەیە گەرمیان هەیە هەڵەبجە هەیە بۆیە بەشێکی زۆری توێژینەوەکان ڕنگانەوەی جوگرافیاکەشە باشە ئەمە مۆستاز لە توێژینەوەکەتانە گەشتوونە بە چ ئامانجێک ئەمە نامانێت باسی وردەکاری توێژینەوەکە ئەمە لە کۆنفرانسەکەتانە خۆتان ئاماژەی پێکەم بەڵام ئەمانە باسی ئەوە بکەین لە توێژینەوەکەتانە کام ژانەر لە ژانەکانی ئەدەب ئێوە هەست ئەکەن کە ئەمە ئەتوانێت بە تەواوەتی دەنگی کوڕک و جینۆساید بگەێنێت ئێمە کتێبمان زۆرە عنی کە باسی کتێبەکانی بەختیار عەلی و ڕێزش ئاماژە پێکرد سەرجەمیان بە هەڵقوڵاوی کۆمەڵگەی کوردەباری و باز لەو کارسەتانە کە بەسەر کوردە هاتوو خۆشبەختانە لە ئێستادا بەچەند زمانێکی جیهانی وەرگێڕاوە ئێوە پێتان وایە لە کام ژانری ئەدەب و هونەرەوە دەتوانرێت زۆر بە باشی بە خێراتر ئەم پرۆسێ ئەم جینۆسایدە بگەێنرێت خۆی هەردووچی بە بارتەقانی بە قورسایی خۆیان کاریگەریان هەیە بەڵام گرفتێکگەیە لێرە من حەزەکەم ئاماژەی پێ ئەویش ئەوەیە ئێمە وەرگێڕانی هەموو ئەو کتێب و بابەتە ئەدەبیە دانسخانەی ئێمە بۆ سەر زمانە زیندوەکانی جیهان کەمە هەر بۆ ئەوەش وەزارەتی ڕۆشنبیری و لاوان پرۆژەیەکی هەبوو بۆ وەرگێڕانی ئەو کتێبە دانسخانە بۆ سەر زمانە زیندوەکانی جیهان خۆشببختانە دوو کتێب چاپ کراوە ئێستا وردە ساڵی تازەیە ژمارەیە کتێبی دانسخەی ئەم وڵاتە وەرگێڕان نەکرێن بۆ سەر زمانە زیندوەکانی جیهان حتمما بەشێکی زۆریان ئەوەن کە تاریخین ئەدەبین یا هونەرین ئەمە دیوێکی تری ئێمە بە حکمی ئەوەی وەک پێویست نەمانتوانیوە کەڵک لەو ژانەرانە وەربگرین بۆ ئەوەی جینۆسایدمان بە جیهان بناسیێنین جا لە ڕووی ئەدەبی بێ یا هونەری بێت ئەمە خۆتان نەزانن لەبەرەوەی ئێمە میلەتێک بوون تاریخێکی دوور و درێژ نییە کە ئازاد بوو بین و ینی کە سەیری وڵاتانی ترەکەین بە بەراورد بە ئێمە ینی ئەوان زەمنێکی باش لە بەردەمیانە بووە کە گرنگی بە هونەر و ئەوە بن هەرچەند کەم تەرخەمیش لای خۆمانەوە بێ هەم بەڕاستی وەکو حکومەت چونکە سیاسەتی دروست بۆ کللتور بۆ هونەر بۆ ئەدەب بەڕاستی ئەبێت جیا بکرێتەوە لە زۆر شت ئەبێ پانتایەکی گەورەی هەبێت ئەبێت لە ڕووی مادیەوە بەڕاستی دەعمێکی باشی هەبێت تا بتوانین هەموو ئەو بیرۆکە و فکرا
و ئەندێشانەی کە هەیە لە وڵاتی ئێمە هەموو ئەو قەڵەمە بەبڕشت و ئەو بیرۆکانە هەیە بتوانین ئێمە بە پرۆژە بە بەرنامە بە سیستەم بتوانین ئێمە هەم لە ڕووی ئەدەبەوە هەمیش لە ڕووی هوەرەوە بتوانین ئەم جینۆسایدانە ببینە دەرەوە چونکە ئەگەر بیرتان بێت کە ئەچینەوە سەر تاریخی هەموو ئەو هۆڵۆکۆست و ئەرمەنیەکان و هەموو ئەو جینۆسایدانێک کە لە دنیاە بەرامبەر بە نەتەوەکانی تر و نەژادەکانی تر ڕویان داوە سیرەکەی ئەوەندەی هوەر و ئەدەب توانیوێتی بە جیهانە بیناسیێننی ئێمەیسە کە لێرە لە کورسات لە هەر کەناڵێکی دیکە کە سیرەکەین چۆن ئەو درامایە و ئەم فلیمانە ئێمە دانیشین بە دیاریانەوە سیرێک تاریخیان ئەخوێنینەوە حتا کللتوریان ئەخوێنینەوە جلوبەرگیان ئەخوێنینەوە حتا بیرکردنەوەی بۆ نمونە 70 ساڵی کۆریەکان لەمەوبەر 100 ساڵی کۆریەکان لەمەوبەر چۆن بووە ئێستا چۆنە ئەمانە لە ڕێی هوەر و ئەدەبەوەکرێت و لەگەڵ ئەمونکەڵە دایکی هەمووشیان یا گەورەی ئەمانە هەمویان بەڕاستی ڕاگەیاندنە چکە میدیا ئێستا لە جیهاندا نەک دەسەڵاتی چوارەم زۆر جار میدیا توانێت دەسەڵاتی یەکەم بێ بۆ شوناسی نەتەوەی بۆیە ئێمەی گەلی کورد بەشێکی زۆری چییە هوەرەکەمان ئەدەبەکەمان لەگەڵ حکومەت و خۆبەخشەکانی ئەم وڵاتە بەڕاستی کەرتی تایبەتی بەڕاستی هیچ هۆکارێکی بەو جۆرە هەبووە بەڵام ئەوە نەبووە لە توموحی گەورەی نەتەوەی ئێمە باشە مامۆستا ئەوەی کەڕون و ئاشکرا و کارستاتانی کە بە سەرگەلی کورداتەوە چەندان دایکی گرمیانی چەندان دایکی ئەنفال و کارستاتەکانی هەڵبجە هەیە کە ئەو کەسانی ئەم کارستاتانیان بەسەر هاتووە یا زاکیرەیان بەرەو لاوازبوون دەچێت خودت تەمەنیان هەڵدەکشێ و با بڵێن لە ژیاندا بەشێکیان نەماون ئەمانش کۆمەڵێک چیرۆک لە ناو دەبات ئەم کۆنفرانسە چی دەکات بۆ کۆکردنەوەی تەواوی ئەو چیرۆکانە هەم لە ڕووی نووسینەوە و هەم لە ڕووی کردن بە فلم و یاخود هەر بابەتێکی دیکەی هوەریەوە بێ ئەم کۆنفرانسە چۆن خزمەت بەم بابەتە دەکات حتمما هەر کۆنفرانسێک تەبەن پێشنیار و ڕاستپاردەی خۆی هەبێت ئەم کۆنفرانسە ئێمە وەک گوتم پێشتر گێڕانەوەی حکایەتەکان و قسەکردن نییە لەسەر تاریخ و ئەو بابەتانە بەڵکو کۆنفرانسێکی زانستیە خوێندنەوەیکی جددیە بۆ ئەدەب و هوەر ئەدەب و هوەر چی کردووە بۆ جینۆساید و ئەکرێت لە ئایندەیە چی بکات ئەم کۆنفرانسە هەڵۆیە وەڵامی ئەم دوو پرسیارە باتەوە پرسیاری یەکەم ئەدەب و هوەر چی کردووە بەم توێژینەوانە قسە ئەکرێت لەسەر ئەدەب و هوەر کە چی کردووە حتمما لە ناویشتیا قسە ئەکرێت لەکوێ فەراغمان هەیە بۆیە وەڵامی ئەم دوو پرسیارەیاتەوە هەموو ئەو بەڕێزانە کە یەن بەشداری یەکەن لەوێ گفتوگۆ و مناقەشات لەسەر ئەم شتە ئەکرێت ئەم بابەتە ئەکرێت بۆ ئەوەی ئەمە دەرگایەک بێت لە شوێنی دەرگایەک واڵا بکەینەوە بۆ ئەوەی زیاتر بابەت و توێژینەوە و خوێندنەوەی جددی لەسەر ئەم بابەتانە بکەن بۆچی بۆ ئەوەی هوەرمەندان و ئەدیبانمان زیاتر گرنگی بە بابەتە بەو بابەتانە بن کە ئەتوانێت بەردێ بخاتە سەربەرد بۆ جینۆسایدی ئێمە و تۆماری بکات بەڕاستی و خاڵێکی دیکەی ئەم کۆنفرانسە ئەوەیە ئێمە سەرچاوی زانستیمان کەمە ڕاستە کتێب هەن نووسینن بۆیە ئەم کۆنفرانسە هەموو ئەم توێژینەوانە لە چوارچێوەی کتێبەکە چاپی کردوون کە چاپی کردوون ئەبنە سەرچاوەیەکی زانستی بۆ هەموو ئەو خوێندکارانەی کە لەو بارەوە بەحسیان ئەبێت خوێندنەوەیان ئەبێت ئەیانەوێت زانیاری وەرگن بۆ نمونە تۆ دەقێکی جەمال غەمبار هەیە باشە خوێندنەوەی بۆ کراوە دەقێکی مامۆستا شێرکۆبێ کەس هەیە ڕۆمانێکی بەختیار عەلی هەیە فیلمێکی ئەوە هەیە ئەمانە هەمووی بە پێی ئەوان چکەمە ئەلانمان کردووە ڕامان گەیاندووە ئەم توێژینەوانە هاتوون من ئومێدەوارم ساڵانی ئایندە ئەم کۆنفرانسانە باشتر بن وەوا بکرێت بەڕاستی ئەم دیبێتان و کۆنفرانسانە ببرێنە دەرەوە بۆ ئەوەی لەوێ بینەر و خوێنەری دەرەوەی ئێمە ببینێت ئێمە بناسێت و ئەوانیش خوێندنەوەیمان بۆ بکەن ئێستا ئێمە توێژینەوەمان هەیە دوو دکتۆری عەرەب توێژینەوەکەیان نووسیوە بەڵام کراوە بە کوردی بۆ ئەوەی خوێنەری ئێمە یا ئەوەی ئامادەبوانی ئەوێ
بە کوردی باشتری سواد مامۆستا چۆن وا بکەین و خوێندکارانی کە لە دەرەوە ئەخوێنن ئەوان هاان بن بۆی کە توێژینەوەیان سەبارە بەم بابەتە هەبێ بۆی زیاتر بتوانرێت لە ڕێگەی ئەوانەوە ئەم پرسە بە جیهان بگەێنرێت ڕەنگە لە ناوخۆدا توێژینەوەی زانستیمان زۆر بە خوێندکارانی خۆ مامۆستاکانمان ئەمانش هەمووی گرنگن زۆریش گرنگن بەڵام لە دەرەوە ڕەنگە ئەوان کاریگەرتر بن دەنگەکە زووتر بگات بە دەرەوە جیهان زیاتر ئاگادار بێت ئەگەر هاتوو لەڕێی ئەوانەوە ئەم کارە بکەین هەڵبەت هەوڵی تاکە کەسی پێشتریش هەبووە لەوێ ئەو بابەتانە بۆ منە خوێندکار هەبووە مامۆستا هەبووە کوردی تاراوگە لە ڕێ هونەر و ئەدەبەوە لە ڕێ چالاکی و دیبێت و کۆنفرانسەوە کاریان کردووە بەڵام ئەمە بە پرۆژە ئەکرێت بەڕاستی پرۆژەش چۆنە پرۆژەکە ئەبێ حکومت بەڕاستی کەرتی تایبەت ینی دروست گرنگی بە بابەتەوە خەمی ئەوە بێت ئەمە بە پرۆژە ئەکرێت بۆ ئەوەی بە جیان بناسیێنرێت هەوڵی تاکەکی کاریگەری خۆی هەیە بەڵام ئەگەر پرۆژە بێت ئەگەر هەمی جوات و حکومەتیش بێت حتمما کاریگەریەکەی زیاترە بێت بۆیە ئێمە کۆنفرانسەکەمان سبەینێ کاتژمێر سەعات کاتژمێر دەیە لە هۆتێل های کریستە افتتاحی کۆنفرانس ئەکرێتەوە و پێمان خۆشە هەموو ئەو خەڵکانەی مهتەمن بەم بابەتەوە شارەزاییان هەیە و حەز بە زانیاری ئەکەن سبەینێ لەوێ ئامادە بن من دڵنیام لەوەی ئامانجێکی باش و دەرەنجامێکی باشیە بێت. زۆر سپاس بۆ مامۆستا دەرەی جەمال سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوونە زۆر سپاس بۆ بەڕێستان مامۆستا. سپاس بۆ ئێوە. سپاس.